بەناوی خودایی بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵاه کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نووری چاو و تاجی سەرمان محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. ئەسەلام عەلەیکم وەرەحمەت الله وبەڕەکاتوه. ئازیزانم خۆشەویستان، ئێمە هەل بەردەوامین لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن. ئێمە باسی کۆمەڵێک گوناحی دڵ دەکەین کە ئەم گوناحانە بەڕاستی ئەبنە حاجب، ئەبنە ڕێگر بە گەیشتنی دڵ لە بۆ لای خودای ڕەب العالەمین و بەهرەمەندبوونی دڵ بەو نور و بەرەکەت و فیۆزاتە ئیلاهیەی کە بەسەر عەبدەکانی خۆیدا دەڕژێ، بەو هەموو ناز و نعمە و عەتا و بەخشیشەی کە خوای گەورە ئەینێرتە خوارێ بۆ بەندە ساڵحەکانی خۆی. بۆیە بەڕاستی ئەو نەخۆشیانەی دڵ، ئەو کێشانەی دڵ ئەگەر حەل نەکەی، ئەگەر تەسکیەی نەکەی، ئەگەر خەریکی پاکردنەوەی نەبی، بەڕاستی تۆ کۆت و زنجیر کراوی بەو گوناح و بەو نەخۆشیانەی دڵ. یەکێکی تر لەو نەخۆشیانەی دڵ، یەکێکی تر لەو گوناحانەی دڵ کە ئەنجامی دەدا، ئەویش حب الجاهی والمەنزیلە. حەزت لێبی دائیمەن خەڵک مەدحت بکە، حەزت لێبی دائیمەن خەڵک بە گەورەت بزانی و هەموو ئیشێکیش بکەی بەس لە بۆ ڕەزامەندی خەڵک. هیچ هەموو قسەت، هەڵسانت، دانیشتنت، مادیبوونت، بەخشینت، هەموو هیلاکیت، هەر هەمووی تەنها لە بۆ خاتری دڵی خەڵکیە. بەڕاستی ئەمە کارە ساتێکی گەورەیە. تەبەن ئەو نەخۆشیە لە چ سەرهەردەدا؟ لەو کەسانی کە بەڕاستی دنیایان خۆش دەوێ، کە بەڕاستی مەستن بە دنیا، بە مەلەزاتی دنیا، ئەوانە بۆ ئەوەی جاهیان نێتە خوارێ، بۆ ئەوی مەکانەتیان نێتە خوارێ، بۆ شکۆ و شەوکەتیان لە لای خەڵک نێتە خوارێ، هەموو شتێک دەکەن لە پێناوی ڕەزامەندی خەڵک و بە تایبەتی دەسەڵاتدارەکان، گەورە و ئاغاکانیان. ئەر ئەوانە بەجارێک دین و ئیمانی خۆیان دەبن لە لای ئەو ئاغا و دەسەڵاتدارانەدا، چونکە هیچ شتێک ناکەن کە دڵی ئاغایەکەی لێ بڕنجێ، هیچ شتێک ناکە، قسەیەک ناکە کە دڵی دەسەڵاتدارەکەی لێ بڕنجێ. هەموو شتەکانی تەنها و تەنها لە پێناوی ڕەزامەندیکردنی ئاغاکانی خۆیان و پاشان دڵی خەڵکیە. تەنها ئەوەش لەبەر چییە؟ لەبەر ئەو خۆشیی دنیایەتی، لە بۆ ئەو لەززەتەیتی لە دنیا کە بەدەستی دەکەوی، لە بۆ ئەو چەند ڕۆژەی لە دنیا دەیباتە سەر، ئەوێ دائیمەن هەموو ئیشەکانی هەر لە پێناوی دنیادا بێ. ئەمە بەڕاستی نەخۆشیی زۆر خەتەرە. وای دەکە ئینسان دینی لەسەدا دەنێ، ئەخلاقی لەسەدا دەنێ، قیەمی لەسەدا دەنێ، بەها بەرزەکانی لەسەدا دەنێ، کەسایەتی خۆی زەلیل و زەبون و نەوی دەکاتن لە پێناوی ئەوەی بەس دڵی خەڵکی خۆش بکە، بەس دڵی ئاغا و دەسەڵاتدارەکان خۆش بکاتن. بۆیە بزانە ئازیزانم، چوونە لای دەسەڵات چەندە خەتەری تێدایە. چونکە کاتێک کە بابای خواناز، عابدێک، ساڵحێک بەڕاستی لە بۆ هەدەفی نسحەتکردن و ئامۆژگارکردنی دەسەڵات نەبی قەت قەنەسە دەرکەی دەسەڵات. چونکە بەڕاستی تۆ وەلێ دەکە ئەم دەسەڵاتدارە، ئەم ئاغایە وەلێ دەکە کە بەڕاستی ئەو بە کەیفی خۆی درۆی دەکات و دەبی برێ وەیە، زۆڵم دەکات ناتوانانی برێ مەیکە، بە کەیفی خۆشتی بێسەر و بەر دەکەن، ناتوانانی برێ قەدەغەیە، دەیکەواتە بێزگەلەوەی قسەکانی توش، هەڵوێستەکانی تو تەنها و تەنها بۆ ڕازیکردنی ئەم ئاغایەت و ئەم دەسەڵاتدارەتە. یان کەواتە ئەم کەسەی کە حبی جاه، یعنی خوشویستنی جاه و گەورەی و مەنزیلە لە دڵی دەدا، سبحان الله ئامادەیە هەرچی درۆیە بیکە، هەرچی بوختانە بیکە، هەرچی گوناحە بیکە، بەس لۆ ئەوەی بەڕاستی شکۆ و شەوکەت و گەورەی لە ناو خەڵکدا نێتە خوارێ. ئازیزان، بۆیە خوای گەورە دەفەرمێ بەل تؤثرون الحیاة الدنیا والآخرة خير وأبقى.
ئەو کەسانی بەڕاستی ئاخرە لەبیر دەکەن کە ژیانێکی هەتای و بەردەوامە لەبیر دەکەن لۆ دنیایەکی کەم لۆ دنیایەکی چەند ڕۆژی دنیایە کە هیچ وەفای نییە دنیایە کە کەس ناناسیتن ملیۆنەهای وەچی مەهاتوڕایش هەجێشی نەدایە گەورە بوو بچووک بوو نەخۆش نەبوو ساق بوو لاقەی پێوە نییە لەو دەرکەی دێوە ژۆرە لەو دەرکەی دەچێ دەرێ بەڵام مهم لەو دیوی والآخرة خير وأبقى لەوێ حساب و کتاب دەست پێ دەکا لەوێ هەمووی نووسرایە لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها بەخوای هەرچی گوناحی گسکە و گەورەت کردیە هەموو لەوێن دەردەیبینی یا وەیلەتە لێ کاتێککە کتابەکەی خۆمان دەکەینەوە هاوار دەکەین یا لەیتەنی ئەمە چ کتێبەکە لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها وهيج گوناحێکی بچووک و گەورە نییە هەر هەمووی نووسیوە و هەمووی ژماردووە أحصاه الله ونسوه خوای گەورە ژماردی و نووسی بەڵام ئێمە لەبیرمان کرد ئێمە هەموو گوناحەکانی خۆمان لەبیر دەکەین هەموو زەلیلی خۆمان لەبیر دەکەین هەموو ڕەزامەندی خەڵکی لەبیر دەکەین ئازیزانم ڕەزامەندی خەڵک غایەة لا تدرك وەکو عولەما فەرموویان بەڕاستی ڕەزامەندی خەڵک ئەسڵەن غایەتێکە بە حەیاتی کەس نایگاتێ خەڵک هەر لێ تۆڕە دەبی خەڵک هەر منەتە نازانی خەڵک هەر زەمت دەکا لێکەواتە بۆ بینی خۆتی خواسا ناکەی بۆ بەرامبەر خوای گەورە خۆت باش ناکەی بۆ حەوڵ و هیممەتت بۆ ئەوەی ئەو ڕەب العالەمینە لێت ڕازێبی چونکە ئەگەر خوا لێت ڕازێبی بەخوای دڵی بەندەکان لە بندەستی خوایە و دەکا خەڵکی لێ ڕازێبی ئەما تووڕەبوونی خوای گەورە بکری بە ڕەزامەندی خەڵک هەم خەڵکی لێ ڕازێ نابی هەم خۆشی لێ تووڕە دەبی جا بۆیە یەک لە خەلیفەکان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لۆ دایە عایشەی نووسی یەک لە والیەکان لە بۆ دایە عایشەی نووسی دایە عایشە نسحەتم کە ئامۆژگاریم بکە فەرمی ڕۆڵە گیان تۆ ڕەزامەندی خوای گەورە مەفرۆشە بە ڕەزامەندی خەڵک محاوەڵە بکە هەموو کاتێک خوا لە خۆت ڕازیکەی چکە ئەگەر خوا لە خۆت ڕازی کرد خوای گەورەوە دەکا خەڵکیش لێ ڕازی بی ئەمما ئەگەر خوای گەورە تووڕە کرد ڕەزامەندی خوات فرۆش لە پێناوی ڕەزامەندی خەڵک ئەوە هەم نە خەڵک لێت ڕازی نابی و خۆش لێ تووڕە دەبی ڕاستی قسەیەکی زۆر گەورەیە دەزانی زۆر جاران ئێمە هەموو ژیانمان حەوڵمان تەقەڵامان کوڕە قسەمان مەزلیسمان مەدحمان زەممان هەڵوێستمان هەموو شۆمان هەموو لە پێناوی ئەوەیە کە دڵی خەڵکی ڕازیکەین یان جاهوو گەورەی خۆمان نێتە خوارێ یان ئاغا و دەسەڵاتدارەکان لێمان ڕازێ بن با بە قسەی پڕوپوچیش بی با بە درۆ بختانیش بی با بە شان و باڵی ناموبارەکیشی بیتن بەڕاستی ئەمانە زۆر خەتەرن بەڕاستی ئەم نەخۆشیە وەلێ دەکا ئەستەن دوایە دڵت پڕ عقد و بغوز دەکا لەبەرچی چکە تو مادام لە دنیاە دەژی و دەتەوێ بچیتە پێش و مەنزیلەی خۆت بەدەستبینی حتمما منافەسەی خەڵکی دەکەی ملی خەڵکی دەشتێنی زەمی خەڵکی دەکەی لەوەی خۆت گەورە بی خەڵکی سووک و چروک دەکەی لەوەی خۆت گەورە بکەی کەواتە هەموو ئەو منافەسە ناشەریفە ئەو مشکاندنی خەڵک ئەو تەقریرە نابەجیانی کە دەینووسی ئەو مارکاولەی کە خەڵکی لە پێناو دەفەوتێنی ئەوە هەموو دڕەشی لە بۆ دروست دەبی عقد و بغز لۆ دروست دەبی لۆ کەسێک کە لێت ڕازی نەبی لە تۆ ڕازی نەبی هەشێت دەبی یان زەمت بکە هەر ئاگر دەگری یان لە جێیەکی مەسەن نەخدەکە لێ بگرن هەر هۆشت لە خۆ دەسیش وان نییە نابی من نەقدم لێ بگیرێ لۆ تو کاکە چی نەقد لێ نەگیرێ بۆ ئەتو چی لە ئاسمان هاتی تێخوارێ توش بەشەری گۆشت و ئێسقانی غەڵەت دەکەی و چاک دەکەی ئیشی باشی دەکەی و خراپیش دەکەی تەسەووری خراپیشت هەیە و باشیشت هەیە بۆ چوونەکانیشت هەڵەیە و ڕاستیشە کاتە تۆچی خۆ مەلائیکەت نی لا یعسون الله ما ئەمەرەهم خۆ مەلائیکەت نی هیچ کاتێک غەڵەت دەکەی کەواتە بەڕاستی ئەم حاڵەتە زۆر حاڵەتێکی خەتەرە ئەتۆ هەموو شتەکەت بەس بۆ ئەوەی مەنزیلەی خۆت لە دڵی خەڵکی بکەیەوە و دەکەن ئاغەکانت گەورەبی ئەمە بەڕاستی وەلی دەکات دڵت ڕست دەبی دو هیچ حسابی ئەخلاق و قیەم ناکەی هەموو ئەخلاقێکی بەرز هەموو قیەم و بەهایەکی بەرز لە بن پێی خۆت دەنەی بەس لە پێناوی ئەوەی بگەی هەدەفی خۆت بگەی نانی خۆت بکەی ئافرینێک لە لای ئاغەکانت ئەمە زۆر خەتەرە ئازیزانم بەڕاستی ئەمە خەتەرە بەها و قیەم و ئەخلاق نامینێتن
يعني خەڵک بەس دەچی تەمەلوق دەکا، بەس دەچی دەنووزێتەوە، خۆی زەلی دەکا لە بەرامبەر ئینسانێک کە مستەوای سفرە، هیچ نییە، زۆر لە تو ناموسەقەفترە، زۆر لە تو کەمترە، بەزە تو گەورەت کردیە، ئەتوش کۆ شەهامەتە لۆ دروست کردیە، ئەتو داسانی بەدرۆ لۆ دروست کردیە، نە هیچ نییەوە، بە خودای هیچ نییە، ئەتو گەورەت کردی، ئەتو نەبی ئەوە هەر هیچ نییە. لێکەواتە بەڕاستی ئەم جۆرە کەسانە ینی بەڵان لەسەر ئومەت، بەڕاستی بەڵان لەسەر ئومەت، بەس بۆ ئەوەی جاه و مەنزیلەیان نەڕوخێ، هەموو شتێکی قەباحەت دەکەن، هەموو شتێکی نابەجێ دەکەن، دینی خۆیان، عەقیدەی خۆیان، ئەخلاقی خۆیان، هەموو شتی خۆیان ئەفرۆشن، بە هەرزانش ئەیفرۆشن، بەس لە پێناوی ڕەزامەندی خەڵک و لە پێناوی ڕەزامەندی ئاغاکانیان. ئەمە نەخۆشیێکی هەرە سەختی دڵە کە تووشی ببیتن، تەڵەن کەسیش ئاگای لێ نییە، بەس بە خۆم دەزانم ئەمە شاراوەیە لە ناو دڵی خۆمە، من ئەو هەوڵ و تەقەڵایە چێ دەیدەم، ئەو هەموو ماندی بوون و هیلاچیە چێ دەیکەم، ئەو هەموو قسە و باسە چێ دەیکەم، ئەوە هەموو لەبەر ئەوەی کە خەڵک لێم ڕازی بی، کە خەڵک ئافرینم لۆ بکە، کە خەڵک چەپڵەم لۆ لێ بدا، کە خەڵک مەدح و سەنام بکە، کە خەڵک داستانم بۆ دروستکە. بابەجیان وەرە لەکن خوای گەورە خۆ شیرینکە، وەرە لەگەر بینی خۆت لەگەر خوای گەورە شیرینکە و بینت خۆشکە. وەڵڵاهی دنیا خەڵک بێوەفان لەو دنیاەدا، بەخوای بێوەفان، بەخوای یەکەشی لە تو قسە خۆشتر ببینن ڕویان لێ ڕوون لە تو وەردەژێرن، بەخوای کەسێکی بەرەک باشتر لە تو ببینن ڕوو لە تو وەردەژێرن، بەخوای کەسێکی بەرەک بەقووەتر ببینن پشت لە تو دەکەن. زارێکیان پیاوێکی گۆرانی بێژ دەنجیشی زۆر خۆشە میوانم بوو، تەمان ئەمیش نسحەتم کرد، وتم وەڵڵاهی تۆ دەنگت زۆر خۆشە، بەڕاستی شێوازی گوتنەکەت زۆر گوتنێکی خۆشە و خەڵک پێ معجزیبە و جێی خۆت کردیتەوە لە دڵی خەڵک. بەڵام یەک قسەی بە برای خۆم دەڵێم، کات ئەو هەموو ماندی بوون و ئەو هەموو لەحن و ئەو هەموو گۆرانی و ئەو هەموو کەلیماتە و هەموو حەرەکاتە و ئەو هەموو هیلاچی دەکەی بەزۆی خەڵک لێت ڕازی بی، تم بڕوا بکە پاشی چار ڕۆژیت کە گۆرانی بێژێک دێ موسیقایەکی لە تو خۆشتر، ئاوازێکی لە تو کاریگەرتر، کەلیماتێکی لە تو بەقووەتر و دەنگێکی لە تو خۆشتر، یەکسەر خەڵک پشت لە تو دەکا، هەر ناشت ناسن، هەر ئەتوو ڕەش دەبیەوە، دەکەوێت پشتەوە. بۆ نایی بۆ خۆت ئەو هونەرەی خۆت لە پێناوی خوای گەورە سەرف بکەی، بۆ نایە گۆرانیەک لەسەر پێغەمبەری برەی صلی الله عليه وسلم وەکو ئەو گۆرانیت کە هەموو خەڵک دەیڵێنەوە، بۆ وا ناکەی لە خوای گەورە خۆشیرنکەی، بۆ ئەو دەنگەی خۆت، بۆ ئەو هونەرەی خۆت، بۆ ئەو توانایی خۆت بۆ ئیسلام و بۆ مسلمانان و بە عزەتی ئیسلام و بۆ ڕەزامەندی خوای گەورە بەکارناینی. ئەو وەختی بزانێت چۆن ئەو دەنگ و سەدایەت و بەردەوام دەبی لە ناو خەڵکی. ئەوتە بڕۆ چەندەها گۆرانی بێژی ڕەسەن هەنا، چکە گۆرانەکانیان ڕەسەنن، چکە گۆرانەکانیان ئەسیلن لەگەر ئەخلاقی ئۆمەت، لەگەر قیەمی ئۆمەت، لەگەر بەهای بەرزەکانی کۆمەلگا دژ نییە و دێتەوە، بزانە لای هەزار خەڵک گۆرانیەکانی دەڵێتەوە. یەکەواتە ئازیزان تۆ هەر شتێک بکەی پێناوی ئەوەی کە بەڕاستی منزلی خۆت لە لای خەڵک گەورە بکەی و دڵی خەڵک لە خۆت ڕازی بکەی و خۆت گەورەبی بەردەوام، بە خودای ئەوە زۆر مستەحیلە، کە بەڕاستی ئەو حوبی جا یعنی بەشێکە لە حوبی دنیا، بەشێکە لە خۆشویستنی ئەو مەلەزاتانەی لە دنیا هەیە. بەخوای احتیمال لە نەخۆش دەکەوی ئەو گۆڕەی و کەس سەردانیشت ناکە، وەڵڵا ئیوام دیتۆ سەردانم کردووە، بەخوای پێشتر زۆر پلە و پۆستی هەبووە، بەڵام خی گەورە یەک نەخۆشی توش کردووە، بەو نەخۆشی وەی کردووە لە ماڵێ دانیشتووە، هەرچی مەلەزاتی دنیای لێی بڕاوە، هەرچی خۆشی دنیای لێ مەحروم بووە و ناشتوانی قسەش بکات، دەنجیشی نووساوە و ڕۆژ بە ڕۆژی سوبحان الله لە زەعیفی و لە ناڕەحەتی دادەژی. دەتخوا بزانە چەند ڕۆژێک پێش ئێستا ئەو کابرایە بەو شکۆ و شەهامەتەی خۆی دەنازی، بەو گەورەی خۆی، بەو کورسی خۆی، بەو مەنزیلەی خۆی دەنازی، یعنی لەگەڵ گەورە پیاوان دادەنیش، لەسەر سفرەی گەورە پیاوان نانی دەخوارد، لەگە گەورە پیاوان قسەی دەکرد. ئێستا بزانە لە ماڵێک کەوتووە تەمەنا دەکا یەکێکی وەکی من و تو بەس بچی سەردانی بکە، دوو قسەی خۆشی لێ بکە و دڵی بداتەوە.
زانە ئازیزانم بەڵڵا دنیا جێ ئەوەی نییە ئەتو پشتی پێ بەستی بەوەڵڵا گەورەی بوون لە دنیا جێ ئەوە نییە ئەتیمادی لەسەر بکەیت بەوەڵڵا ئەوانە دەڕۆن کە دنیاە هەر کاتێک لێت قەلب بووە هەر کاتێک لێت وەرگەڕا هەر کاتێک لێت بەعکس هاتەوە بەخوای هەموو ژیانت تاڵ دەکەو عمریشت ڕۆی و هیچی بە هیچیشت نەکرد و زۆریش قەرزداری خودای گەورە بی زاناوەڵڵا وەرە جاه و منزیلت لەکن خوای گەورە گەورەکە وەرە لە خۆ جاه و منزیلت لەکن خوای گەورە تۆبارکە وەرە بە شەو و بە ڕۆژ خەریکی عیبادەتی خوا بە بەڕێی خەریکی خزمەتی ئەم ئیسلامە بە خەریکی خزمەتکردنی فەقیر و هەژار و خەڵکی بێدەرەتان بە بزانە خوای گەورە چ جاه و جەماڵێکت دەداتێ خوا چ کشکە و شەهامەتێکت دەداتێ خوا چەند گەورەت دەکا بەڕاستی ئینسان لە دنیاەدا بە دوو شت گەورە دەبی بە عیلم و بە عیبادەت بعلم براستك هم خلق بيوستي بعلمكتا وبعبادتش لأسمان جورة دبي كواتا براسي إنسان أجابي ولا دنيا وقيامة جورة بي بعلمها بيتن تكون علم هم لدنيا جورة دكا هم لقيامتش إذا براستي إنسان بمحاولة بك بوش تانخوي جورة بك كأو جورة يبردوام لقيامتش ده خيري لي ببينيتن تاكو ديدارو باسي نخوشي شي تريدل بخواي جورة تان دسبرم السلام عليكم ورحمة الله وبركاته